دوای کێبڕکێی بانگەشەو لە پاش تەواوبوونی پرۆسەی دەنگدانی گشتی لە عێراق، کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کۆتایی بە چاوەڕوانیەکان هێنا و ئەنجامی سەرەتایی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی 2025 ڕاگەیاند. ئاواش بەپێی یاسای هەڵبژاردنەکان کە ئاماژە بەوە دەکات ئەنجامەکان دەبێت لە ماوەی 24 کاتژمێر دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدان ڕابگەێنرێت. کۆمیسیۆن ئاشکرای کرد کە ڕێژەی بەشداری گشتی لەسەر جەمجۆرەکانی دەنگداندا لە 55 تێپەڕاندووە. لەوبارەیەوە عیماد جەمیل سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆن ڕایگەیاند کە ئەنجامە ڕاگەیەنراوەکان بەرین و لەسەر بنەمای تەواوبوونی لە 99.7 بنکەکانی دەنگدانی گشتی حساب کراون، بەڵام لە هەمان کاتدا زۆر نزیکن لە ئەنجامە کۆتاییەکان. بەپێی بەیاننامەی کۆمیسیۆن، کۆی ژمارەی دەنگدەران لە ڕۆژانی دەنگدانی گشتی و تایبەتدا گەیشتووەتە نزیکەی 12,143 دەنگدەر لە کۆی 21,404,291 دەنگدەر، بەمەش ڕێژەی بەشداری گشتی لە 155 تێپەڕاندووە. هەروەها ژمارەی ئەو ئاوارانەی بەشداریان لە پرۆسەکەدا کردووە گەیشتووەتە 20,527 دەنگدەر لە کۆی 26,538 دەنگدەر و ڕێژەی بەشداری لە دەنگدانی ئاوارەکاندا لە 177 بووە. بەوتەی سەرۆکی تیمی ڕاگەیاندنی کۆمیسیۆن، ئەگەری دوورخستنەوەی کاندیدی دەرچوو لە ئارادایە و هەر کاندیدێکیش کە لە پرۆسەی هەڵبژاردن دوور دەخرێتەوە دەنگەکانی لێدەسەنرێتەوە و بۆ حیزب یان قەوارە سیاسەکەی حساب ناکرێت و واک بەشێک لە ئەنجامە کۆتاییەکانیش ناژمێردرێت. لەم هەڵبژاردنە کۆمیسیۆن گرنگیەکی تایبەتی بە پارێزگای کەرکووک دا و لیژنەیەکی تایبەتی پێکێنا بۆ بەدەداچوونی پرۆسەی هەڵبژاردن، ئەوەش بەوەی تایبەتمەندی و فرەچەشنی کۆمەڵایەتی و سیاسی و هەستیاری پارێزگاکەیە بە شێوەیە کە بەڕێوەبردنی دادپەروەرانە و شەفافی هەڵبژاردنەکان لەوێ مسۆگەر بکات. سەبارەت بە سکاڵاکان، کۆمیسیۆن ئاشکرای کرد کە ژمارەی سکاڵا پێشکەشکراوەکان لە ماوەی ڕۆژانی دەنگدانی تایبەت و گشتیدا گەیشتووەتە 77 سکاڵا کە بەپێی ڕێکارە یاسایە پەیڕەوکراوەکان لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت. دوای کۆتایی هاتنی پرۆسەی دەنگدانی گشتی لە 11 تشرینی دووەم، گەلی عێراق چاوەڕێی لەدایکبوونی حکومەتێکی نوێ دەکات، بەڵام وێنەکە هێشتا نادیارە سەبارەت بە شێوەی کابینەی داهاتوو. هەروەها ئەو ماوەی کە لەلایەنە سیاسیەکان پێویستیان پێیەتی بۆ ڕێکەوتن لەسەر پێکێنانی حکومەت و هەڵبژاردنی سێ سەرۆکایەتیەکە، سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆک وەزیران، لەگەڵ سروشتی ئەو دەستێوەردانانەی کە هاوڕێی پرۆسەی پێکێنانی حکومەتی نوێ دەبێت. لەم بارەیەوە سەباح ئەلئەنباری ئەندامی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕایگەیاند کە حکومەتی نوێ لە ناو چوارچێوەی هەماهەنگی دێتە ئاراوە بۆ ئەوەی ئاراستەی سیاسی وڵات وەربگرێت، بە تایبەتی کە هەموو لایەنەکانی ناو چوارچێوەکە یەک بۆچوونی هاوبەشیان هەیە بۆ بنیادنانی وڵات و پێکێنانی حکومەت، کە ئەمەش ئەو ئامانجەیە کە چوارچێوەی هەماهەنگی کاری بۆ دەکات. ناوبراو جەختی لەسەر ئەوە کردەوە کە هەر لایەنێک زۆرترین ژمارەی کورسی پەرلەمانی بەدەست بهێنێت، بەو مانایان نییە کە ئەو لایەنە بەتەنها بەرەو پێکێنانی حکومەت بڕوات، کە ئەمە لە خولەکانی پێشووی پەرلەماندا زۆر دووبارە بووەتەوە. ناوبراو دەشڵێت پێکێنانی کابینەی داهاتوو پشت بە ژمارەی کورسی پەرلەمانی هەر کوتلەیەک نابەستێت، بەڵکو پشت بە سروشتی لێکتێگەشتن و هاوپەیمانیەکان دەبەستێت لە نێوان کوتلە سیاسیەکاندا، کە سەرنجام لێیەوە سەرۆک وەزیرانی قۆناغی داهاتوو هەڵدەبژێردرێت.